بەخێر بێن بۆ چێشخانەی ماموش. ئەم چێشخانە ناوازە و کوردەواریە لە دۆدلی ڕۆدا. پێمان خۆش بوو ئەمڕۆ تێستێکی خواردنەکانیان بکەین. جا تێستی خواردنەکانیمان کردووە و لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر وتمانزانی خواردنەکانیان چۆنە ئەنجا کامێرەکە بێنینە ژوورەوە و راپۆرتێکی چەند خولەکیان لەگەڵا بکەین. ئەمڕۆ لە ماموش لەگەڵتانە بین بزانین ئەو گەزە جوانە و ئەو خواردن و چێشتە کوردەواریانە چێ دروستیەکە و مەبەست لەم شوێن و دروستکردنی ئەم شوێنە کوردەواریە چییە؟ ئێوەش لەگەڵمان بن. جا ئەڵێن لە چێشخانەی ماموش کەبابێکی لێ تامی کەبابی سلێمانی ئەیە نازانم ئێمە تامی کەبابەکەمان کرد بەڕاستی کەبابێکی نایاب بوو. بەڕاستی ئەو کەبابە بوو کە ئێمە بە دوایە گەڕای. دا ئەگەر هاوکارم لەگەڵمان بێ لێرەش کۆمەڵێ تکەی مریشک تکەی گۆشتی حەیوان با بڵێم پەراسوو لەگەڵ باڵ لەگەڵ جگەر ئەها بەیانیان خەڵکی خۆمان فێرە بچێ بۆ بەر بەلەدەکە بۆ بەر سینەماکان یا بچێتە کەبابخانەیەک دووشی جگەر بخوا یا کاتێک کابرا خوێنە دادوای ئەڵەن دووشی جگەر خۆ زۆر باشە. جا لێرە جگەرێکی زۆر تایبەت و ناوازەی لێیە. لە پاڵ ئەوەشە ماستاوێکی لێیە ماستاوەکەشی هەر زۆر زۆر تایبەتە. با بڵێ مەڵێن بەڕاستی ماستاو چییە؟ چۆن بڵێ لە کەسێکە ماستاوی چاکەکە ئێمە لە ڕووەکەی کەوێ نایڵێن بەڵام لە ڕووە ماستاوەکەوێ ئێڵین کە بەڕاستی ماستاوێکی کوردی زۆر زۆر تایبەتە. ئەتوانم بڵێم ئەم ماستاوە تامی ماستاوێکی کوردەواری تایبەت دەدا. جا ئەگەر دیقەتیش بن لێرە دۆلکەمان هەیە ئەیکەن ئەم دۆلکەیەوە و لەگەڵ ئەم پەرداخە مسە جوانە ئافێتی کەن نۆشی کەن. بەڕاستی تاموچێژێکی خۆی هەیە هەستەکەی تۆ ئەم چەند خولەکە کە دەی بۆ ئێرە لە ناو خاک و وڵات و نیشتیمانەکەی خۆتای لە دیکۆر و لە دیزاینێکی کوردەواریە لە تاموچێژێک و ئەو پاودەر و بۆنە کوردەواریانەی کە هەیە لێرە هەمووی تاموچێژی کوردستانە کە خۆیان لە کوردستانەوە ئەیهێنن بۆ ئێرە. من پێم خۆش بوو لەگەڵ خاوەنی ئەم شوێنەیە کەمێک گفتوگۆ بکەم بزانم مەبەستیان لە دروستکردنی ئێرە و ئەم دیکۆرە کوردەواریە چییە. سڵاو لێ بێ سڵاو لە خۆت بەڕێزم بەخێر بێن سەر چاو. دەمەوێت بڵێم بیرکردنەوەت لە دروستکردنی ئەم شوێنە کوردەواریە چۆن بوو مەبەستە چی بوو؟ وەڵی ئێرە تقریبان بێرمیگام جارێکی کوردی زۆری تایە ئێمەش پێ خۆشحاڵ بین شتێک بکەین دیزاینێکی تازە بکەین کە جیاوازتر لە دیزاینەکانی کە و جێی ئارامی خەڵک بێ و خەڵک پێ خۆشحاڵ بێ و پێشوازی خەڵک چۆنە خەڵک دێ بۆ ئێرە چیەڵێ فیدباکیان چۆنە چیەڵێ؟ وەڵی فیدباک بەعام شتێکی باشە خەڵک دڵخۆشەکەیێتە ئێرە و هەپین لەگەڵ وەزەکەیە. ئەی تۆ پێم بڵێ ئەو کەبابە زۆر تایبەت و ئێمە ینی خواردمان ئەم کەبابە چێ لێدا شێوازی دروستکردنەکەی چۆنە یا سڕی مهنەکەیمان پێ ناڵێن؟ وڵی سڕی مێنا و وەستاکان خوارد ناتوانین سڕی مێنە بڵێن بەس دوو وەستامان هەیە دوو شێفی تایبەتمان هەیە و کەبابەکەمان کەبابێکی کوردەواریە و بە تایبەتی کەبابەکەشمان کەبابی کە وەکو چۆنەڵی مەڵتیقەی خۆمان سلێمانیانە دروستیەکە. ئەگەر ناوەکەشی تۆزێ ئەوە بێ من لێ پرسم زانم ماموش واتای چی بۆ ئەم ناوە؟ مەموش بە مانای دایە گەورە ئەمە لە فەرهەنگی ئیتاڵی و تورکیایە ئەگەر سەیری موسەسەلەکانی تورکی بکەی یا ئیتاڵی بکەی ئەڵێن مەموش بە مانای دایە گەورە. بەڵێ فەرهەنگی خۆشماناڵێن جاری وای ئەڵێن مامی مامە نازام هەنێ فەرهەنگی کە بەکارێندرێ. ئەپرسم ئێوە هەر جیا لەم خواردنانە خواردنی کە چیتان هەیە لە برژاوەکان لەوە جیاوازتر چی کەمان هەیە؟ شاورمەمان هەیە وەکو شاورمەمان هەیە دوای ئەوە خواردنی با بڵێن تەبخشمان هەیە وەکو با بڵێن کەڵەشێر و پەل و مریشک و ترا بۆ شێوازە کە لە کوردستان هەیە و کە کوردەواری لەگەڵ کەڵچەی خۆمانە ئەیخوات. من پێم خۆش بووم شوێنە ناو بندرێ بە لەزەتخانە بەڕاستی بە لەزەتخانەیە لەسەر دەوریە دانیشتە بووین ئێمە تەمەنم وێنەکەیمان نەگرتووە لەبەر حاڵەتی ئەمنی ئەوە کەبابیاندا نابووین ئێمەش ئەوە جوان دایسمانە کرد بۆ ئێوە کارێکی واتان نەکردو ئێرە ستافەکانیش ڕەنگی کوردیان ینی پێوە بێ بۆ نمونە جامانەیە کڵاوێکی کوردی ملپێچێکی کوردی. وەڵی بڵێم چی لە تقریبان لە پلانمان بوو بەس هیچ فەرق ناکات چونکە ئێمە پێشوازیکردنمان بۆ ئەو خەڵکە بەڕێزە بە کوردیە و دوایەوە
خواردنەکەشمان بە حکمەوەی کە خەڵکێکی جیاواز ڕووماتەیەکا وەکو ئەنتەرناشناڵێک ئێمە بابێ بە هەموو زمانێک قسەکەین بۆیە جلەکانمان مەحاولەمان کە نزیک بێ لە ئەوانیشەوە. وەک میوانێک چیت هەیە بۆم چێشخانەیە؟ وەڵاهی ئەم چێشتخانەیە دەستیان خۆش بێ وەکو ستافەکان زۆر محتەرەمن و زۆر ڕێز لە مشتریە گرن و هەرەگە سەلامیشکی لەوێ تێپەڕی هەر ڕێزی تایبەتی لێگرن و بۆ خواردنەکەش دەستیان خۆش بێ. من تەقریب زۆر جار لەگە ماڵ و ناڵایەم بۆ ئێرە ئەوەتی کراوەتە وازانم زۆر جارەوەتی هاتوون بۆ ئێرە نەچوون بۆ شوێنیکە. قوربان سڵاو لێبێ. باشی براکەم چۆن بۆ ئەم چێشخانەیە و هەڵبژارم شوێنەوە بە حەقەدە من لێرەکانە ناژێم بەس بام لێرەکان دەژێ بەس هەموو جارەشی کە دەین ئەو ڕێستۆرانتەی لەگەڵ بام دەین شوێنێکی زۆر خۆشە خواردنەکان زۆر کوردیە هەموو جارە دەین لە لەندەن ڕادێنێرە لەگەڵ بام مۆشتەر برام لەگەڵ باکەشمە دەینێر ناین دەخۆین بەڕاستی دەستوایان خۆش بێ خواردنەکان زۆر ترادیشناڵی کوردیشە ئەو شوێنی دانیشتنەکەشیان زۆر ڕاخە هەموو کاتێکی دێنێرە بۆ ناخواردن زۆر سپاس. پێمان خۆش ببینە ئەو شوێنەی کە ئەم خواردنە بەلەزەت و بە تاوانەی لێ دروستەکرێ بزانین ئەو شێفە بەڕێزە چی بۆ دروست کردوین چی کەیان هەیە ئێوەش لەگەڵمان بن. وستا سڵاو لێبێ. خێراتتانەکەم بەخێر بەسەر چاو بەڵێ جان مامۆستایا ئەمە برنجی مەحموودە ئەمڕۆ برنجی مەحموودمان بەکارێناوە شلی فاسولیا بامێ پاقلە سوپ گۆشتی حەیوان گۆشتی مریشک هەموو خواردنەکانمان لا هەیە بە تایبەتی زیاتر خواردنەکانی ئێمە بۆ فامیلیە شەمە یەکشەمان هەموو خواردنێکی کوردی لێیە سەر و پێ و بە یاپراغ و یاپراخ و جیپە و شێرمەحشی کفتەوە هەموو ڕۆژێک هەیە بە بەردەوامی. ئەی تۆ پێم بڵێم قۆزیە زۆر تایبەت لێنراوە هەستەکەم تۆزە کوردەواریانە لێنراوە یعنی من بۆ خۆم دەمێکە لەم بوارەیە ئیشەکەم هەموو خواردنەکانمان بێت تا موچێژی سلێمانی بە لەبەرەوەی من لە هەرە مەطعمە باشەکانی کوردستان ئیشم کردووە ئەوانەی کە ئەم ناسن ئەزانن لە کوێ ئیشم کردەوە خۆ پێم خۆش نایە خۆم بێنە بەڵام لە بێرمینگام سوپاس بەخوا 4 ساڵە لێرەم و کارەکەم لە ڕێستۆرانەکانی ئێرە. ئەی پێش ئەوە کە خەڵک دێدا ئەنیشێ سوپێکی بۆ بەر من تامی و سوپەم کرد زۆر تایبەت بۆ چی بوو؟ ئەم سوبە من جیاوازێکم لە هەموو شێفە بەڕێزەکانی کە حەزەکەم هەمووشانەوە بزانن من ساوەر بەکارێنم لەگەڵ نیسکەکەیە ساوەر بەکارێنم لە کوردەواری خۆشمانە ساوەر و بیبەری ڕەش یەکێ بۆ لە هەرە سوبە خۆشەکان بە تایبەتی مەنتیقەی گەرمیانەوە زۆر بەکارێنینەوە منەوە بەکارێنم تەنها جیاوازی منەوەی لەگە سوبەکانی کەیە. خواردنی کە تازە بۆ نمونە کە خەڵک دێ داوای خواردنی تازەکە کە زاتوە داوای خواردنی تازە بکە لێەوە ئەو مشتریانی کە هێنە ئێرانە بە قەومەکانی کەیشەوە بە ئەلبانیەوە بە ڕۆمانیەوە بە پۆڵندیەوە زۆر حەزیان بە خواردنی کوردەواریە بە تایبەتی ئێستا ئەمڕۆ برنجی خڕمان نەمابوو برنجی شێخجەلال بەکارێنم برنجیشی زۆر باشەوە زەمێتە ڕێکلامی جوانیەوە بڵێم بەڵام برنجی کوردی سلێمانیە زۆر حەزیان لێ قەومەکانی کوردی سا ڕاهاتوو نەگەڵ ئەو برنجە کوردیە. جا خەڵکی خۆمان حەزی لە تەپسیە تەپسیمان هەیە تەپسیمان هەیە بە بەردەوامی هەمانە دوو جەم مامۆساوەر خەوتووە لێ گەڕێ بە هەرە با خەبەری نەبێتەوە. دەستان خۆش بێ دەستخۆشی تەواوم بووم شوێنە بەڕێزە کە بەڕاستی خواردنەکانیان هەم لە ڕووی پاک و خاوێنیەوە هەم لە ڕووی بەلەزەتی و بەتامیەوە ئێوەش وەرن لە ئەم چێشخانە بەڕێزە لە ئەم شوێنە خۆش و ناوازەیە بۆ ئەوەی ئێمە بچینە شوێنێکی کوردەواری و خواردنەکانمان دایسکەین ها کوروتەنی ئەڵێ لەسەر دەوریەک دانیشم و ئەوە دایس یەکەم ئێوە ژۆرن تاقیکەنەوە.